جیاوازی نێوان عذاب لەگە عقابی چییە؟ فەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان دوو شەیترمان هەیە لە قورئانی پیرۆزدا لەواتادا لێک نزیکن وشەی عذاب لەگەر عقاب هەردووچیان بە مانای سزا دێن، بەڵام قورئانی پیرۆز هەر یەکەشیانی لە شوێنەی خۆی بەکارهێنایە و مەبەستێکی تایبەتری هەیە. لە بۆ نمونە وشەی عقاب لە سەرەتادا 24 جار لە قورئانی پیرۆزدا دووبارە بوویتەوە و وشەی عقاب زیاتر مەبەستی پێ ئەوەیە کەوا کەسەکە جەریمەیەک تاوانێک وەکو دەرێ شتێکی ئەنجامدایە گوناهێکی کردی ئەو جاکە وەکو دەرێ لە پاشان سزای وەردەگریت، لەو کاتەی پێی دەگوترێ عقاب. کەسێک گوناهێکی کردبی سزایەکی دابی ئەو ینی وەکو دەرێ گوناه و تاوانێکی ئەنجامدابی ئەوجا سزا بدرێ ئەو پێی دەگوترێ ئەو سزای پێی دەگوترێ عقاب. عقاب کەواتە عقاب زۆربەی جار وایە مستحقە، یعنی پڕ وەکو دەرێ پڕ بە پێستی کردەوەکەیتی. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئین کل ئیلا کەذەبە الرسل فحق عقاب. جەریمەیان ئەنجامدایە کە پێغەمبەرانیان بە درۆ خستیتەوە فحق عقاب، مستحقی ئەوە بوونە کە سزا وەربگرن. لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێ فعاقبوا عقوبەیان بدەن بمثل ما عوقبتم، بەجێرەی ئەوەی کەوا تاوانی ئەنجامدایە و ئەوان سزان وەکو دەرێت تاوانیان ئەنجامدایە یاخود جەریمەیان ئەنجامدایە بە جێرەی جەریمەکەیان ئەنگۆش سزایان بدەنەوە. کەواتە عقاب زیاتر شتێکە لە یەکسانیە، کابرا کردەوەیەک و تاوانێکی ئەنجامدایە خراپەیە سزایەکەی وەردەگری. بەڵام عەذاب مانای دیکەی تێدایە. عەذاب لە قورئانی پیرۆزدا 300 جار بە هەموو سیغەکان دووبارە بوویتەوە. جا عەذاب بە وەکو دەرێ بە سزایەکی بە ئێش دەگوترێ عەذاب، سزای ئەلەم شەدید یاخود ئیجاع شەدید، ئەوە پێی دەگوترێ عەذاب. جا عەذاب جاری وا هەیە بەهۆی هۆکارێکەوەیە، یعنی وەکو دەرێ کابرا گوناهێکی ئەنجامدایە وەکو عقابەکەی ئەوجا عەذابەکەی وەردەگری. لە بۆ نمونە کە خوای گەورە باسی قەومی ثەمود دەکات دەفەرمێتن فەئەخەذەتهم الصاعقة العذاب الهون بما كانوا يكسبون، بەهۆی ئەو کردەوە خراپانە بوو ئەنجامیان دابوو لۆی ئەو عەذابە وەکو دەرێ ئیهانە کراوە ئەو عەذابە وەکو دەرێ سوکایەتیەمان پێچەشتن و سزاماندان. جا کەواتە لێرەدا بەهۆی کردەوەیەکە وچی عقابەکەی. بەڵام جیاوازیەکی دیکەی ئەوەیە ئەگەر بێت و جاری واهەیە عەذاب یعنی بەبێ ئەوەی کابرا هیچی کردبی عەذابە، یعنی وەکو دەرێ عەذاب جاری واهەیە عەذابەکە ظولمە. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وإذ نجيناكم من آل فرعون يسومونكم سوء العذاب. فرعون قومەکەی سزا دەدا، عەذابی دەدان لە هیچ و خۆڕە، یعنی عەذابەک بوو ظڵم بوو. جا کەواتە ئەوە جیاوازیەکەی لە نێوان عەذاب و عقابی. عقاب ئەوەی هەموو جارێ بەهۆی تاوانەکە ئەوجا عقابی وەردەگری، بەڵام عەذاب جاری واهەیە بەهۆی گوناهە، هەندێک جاریش عەذابەکە ظولمە. ئەگەر ناخوای گەورە وەکو ئەگەر لۆ خوای گەورە بەکاربێتن بەپێی تاوانەکەیە، چونکە خوا لە ئاەتێکی کەدا دەفەرمێ ما يفعل الله بعذابكم، خوای گەورە چ ئیشی لەوەی ئەنگۆ سزا بدا، یعنی ئەگەر ئەنگۆ ئیشی خراپ نەکەن لۆ سزاتان دەدا، سزاتان ناداتن. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.